خوێندکارانی زانکۆی سلێمانی داواکاریەکانمان مافێکی خۆمانە ئەویش داواکردنی دەرماڵەیە کە بڕیاریان نا لە سەرەتای ساڵ دەستپێکی سەرەتای ساڵ بڕیاریان ناکە دەست بکەن بە دابەشکردنی موچەی خوێندنی ئەم ساڵ بەڵام تاوەکو ئێستا هیچ دەنگۆیەکیان نییە ئەوە ئێمە دوو ڕۆژێنە سەر جادە و داوای مافی خۆمانەکەین بەڵام وەکو دیارە وەکو لە کەناڵەکانیشا بینراوە ئەوان بە شێوازێکی تر مامەڵەمان لەگەڵاکەن ئێمە هاتین داوای مافی خۆمانەکەین بەڵام ئەوان بە شێوازی چەکداری و بە شێوازێکی درڕندانە لەگەڵ تەڵەبیات چوولەنەوە. داواکارەکانمان زۆر ئاشکرا یەکەم شت دەرماڵە داواکاری بە شێوەی فەرمی بکرێتە سەرکی و پاشان پارالێلی ئێوارانەکانیان دەرماڵیان بۆ بڕێتە داواکاریان کەمیان بۆ بکرێتەوە پاشان هەلی دامەزان بڕەخسێ ئەوە تا ئێمە ڕۆشین لە بانجە ڕێمان لە کەس نەگر بوو هێزە مەدەنەکان هات ڕوبەڕوومان بوونەوە هاتینە بەردەوام ببین هەتا و کاتی مافەکانمان داواکارەکانمان جێبەجێکرا هاتینە ئەم بەریشەوە سەرمان کرد کەچی هێزانەکان هاتن ڕێیان لێمان کرد. داواکارەکەمان پێش ماوەیەک گوتومان هەمووی خۆپشاندانمان کرد وتیان وەڵامتان ئێنەوە بەڵام لەبەرەوەی کە وەڵام یێنێتە ئێستا بۆیە هەمتر ویستمانە خۆپشاندانکەین تا ئاگادارەکەینەوە بەڕاستی و هەنە دەرماڵی پاریش هەر نەدراوە تا ئێستا بەڵام ئەیانەیە بۆ ئەم ساڵ بیچەسپێنن نەک هەر دەرماڵش بەڕاستی خوێندکاری پاراڵەریش زۆرە تا ئێستا کە هیچ جوابێکی ئەوان نیان ینی باسی دەرماڵە کرێ بەڵام هیچ وەڵامێکیان نییە بۆ خوێندکارانی پاراڵێڵ.